ئەی ئەو گەورانەی کە فەن ئەزانن بە تەیارەتان لە ئاسمانن، یاخۆ بە جەزبی قووەی کارەبا ڕادیۆتان پەیام بۆ جێتی ئەبا. ئەم فەندەڵ فێڵە کەڵکێ ناگرێ، بەشەر بە فەنی بۆمباتان ئەمرێ. ئەگەر ڕاستەکەن شتێ بێنە ناو، نەفعی عالەمی تێدا بێتەوە. ئەم هەموو جیادار لە ناوبردنە، هەموو بۆ هەوڵی زگتێرکردنە. هەرچی کە نەبێ چاری ئەکرێ، برسیەتیە کەس بەرگەی ناگرێ. سا ئەگەر ئازان شتێ بێن نەدی، بنیادەم ئیتر بێ خواردن بژی. ئەوسانە شەڕ و نەهەرا دەبێ، ئەم خەڵکە تێکڕا وەک برا دەبێ. نامەوێت چاری مردن بکرێ، مەرگ نەبی دنیا ئەمەندە ناگرێ. ئەوی کە خواردن بە عەیب ئەزانێ، ئازایە هەڵکا ڕۆژێ بەنانێ. بەڵام ئەگەر بێ و خواردن نەمێنێ، کۆ نابێتەوە دوو کەس لە شوێنێ.